ئەو شوێنەی کە ئێستا ژێی دانیشتوومە ئەمە لەو شوێنەی کە لە گوندی زاڵگەڵی دەخەستی بریندار بووم کە ئەو قەبەی ئێستا لە پێشمە ئەوە قەبی من بوو کە عملیاتەکەمان بۆ کرا دوای 18 سعات کە بریتی تیارەشم بۆ بڕابوو کیان ئەو پیاوە شەهید بۆ قەبییان بۆ ئازە کردوم بەس دیارە ئێستا خۆی بەخنانە لە ژیان داماوە بەڵێ هەلە هەمان کاتدا خەبەرەکەم ئامادە بوون خەبەکەیان ئازە کردبوو بۆ بیانەوی شەهید بووە خۆزیە هەمیشە خۆزیە خوازم خۆزیە هەر ئەو ڕۆژەی شەهید بووامە لەگەرەواندا لا نەبڕەدامە سکە بۆ من زۆر خۆشە بوو لەوەیدا کە شەهید بم نەک زیندوو بوون سکەمانەوەی من هەمیشە شەهید بوونە بەداخەوە و هەمیشەش کە دێنە سەر قەبرستانی یەکەم کەس ڕوودە گۆڕەیەکەین کە گۆڕی عەمەدەمین خدر عەمەدەمینە بەڵام کە بابی خۆم نێنێشتووە دوای 4 ساڵ بابم عەمرێ خوای کردووم لێرەم ناشتووە کە تەماشای قەبرستانی شەهیدانەکەم خەبی منە یعنی من زیندوومەوە بەڵام قەبەکەشم لێرەیە ئەوم زۆر لێتەوە بیر کە ئەو خەبی منە و منی زیندوومە بەڕاستی بەلای منەوە شتێکی زۆر سەرسامە وەڵایی ئەمن ئێستاش کەمەندام یەکەم هەر دیارە بەداخەوە بەڵام ئێمە هەمیشە گوتمانە ئێمە حکومەتێکمان هەیە بە ناوی حکومەتی کوردی بەڵام لە هانای خەڵکی هەژار و فەقیر نایە و دەیانزار داخوازیمانەوە بۆ کە بەڕێمانکەن و دەیانزار پێیانی خۆم داوە بەڕاستی تا ئێستا کەتە خەمن لەوەی خەڵکی خۆیان لە بەرەوەی ئێمە هەمومان کوردین هەمومان لە کار و خەبات و تێکۆشانی خۆمان دابوون و یەکێک لەوان من پێشمەرگە دێوینەکانیشم بەداخەوە تا ئێستا ئەبینی کە دەستم چۆنە لە بۆکیسکان دانیشم یەکەم جار کە لێیدا تەلەفۆنیان بۆ کردم دەراژ نەکەم بێرم گۆتی تیارەی لێدای و باب و دایکم دیار بینە کە یەکەم کەڵەت لێیدا من تاگەیشتمێ تەقریبەن نێزیکەی 10 دەقەڵەیەکە شەشوا دەری کە چوون 4000 هێرشی کردە سەر نیش 4000 بەڵام خۆشبەختانە و کاتی دەرچووم و دوای کە گەینە شوێنی ڕووداوەکە کە بانگم کرد دایکم نەمابوو لەو شوێنەی کە تیارەی لیادا بەخەسیشی بۆ گومانە کرد 5000 هێزم کردە سەر ئێمە لەگەڵ برازایەکەم بابم بریندار بوو خانی بەسەرداهات ویسمان ڕزگاری کەین بەڵام بۆ هۆی دار و بەردی بەسەرداهات و زۆر بە زەحمەتمان پێ ڕزگار کرا و خانەکانی هەمووی ئەو کاتی کە ئێمە لێبوون خانەکانی وێران کردن بەڕاستی ئەوەی کە بە ئێمە نەکردە و کاتی من پێ مەعجزە بوو بەڵام خوای گەورە کە ئینسانی پارێز یەکە نەکتیارە ئەگەر شاخشی بەسەردا بێ هەدەی پارێزی دەو شەیدانە شەید کاڕۆخ کۆڕما کە لەوانەیەوە لە هانای ئێمە هات بە خوڵەیەکی زۆر کمەوە لەوانەیە نێزیکەی بە 100 دەقەی گەیشتە ئەو شوێنی ڕووداوەکە شەید کارۆخ کە پێشمەرگەش بوو بەڵام ئەوەندە بە عەماسەتەوە هات بەداخەوە شەید کارۆخ و بە سیارەی خۆی نەحەینی شوێن کە ویستی جەنازەی داکمان ڕزگاری کەی لەوان یەکامۆزان دەکەن و شەید داوت دەبیرمە کە سویزی بۆ داگوتی سیارەی بسۆنیە فریان نەکەتی سیارەکەی بسۆڕێنی کە دووبارە تیارەکان هێرشیان کردینەوە سەری شەید کارۆخ شەید بوو بەداخەوە بۆ شەید کارۆخ